پێمان گەیان بەشەشی بەس بەداخۆ نەمانتوانی بەڵام دوێنێ وەزارەتی دەرەوە لە بەرپرسانی دۆستی عێراق تورکیا ئێرانمان داوامان کرد کە هیچ تر بنەماڵەی بارزانی ئەوانە بنەماڵەیەکن کۆنتڕۆڵی ماکتی کوردستانیان کردیا پێشێلی مافی مرۆڤ و ئازادی بیرۆڕادەکان و مەسرور بارزانە کەسە دەبێت سەرۆکی حکوومەتی هەرێم کەسایەتێکە دەستی سوورە بە خوێنی چەندین شەهید بۆیە پێشوازی نابی بکرێتن بۆی ئەگەر بکەن بێگومان خەڵک ڕوبەڕووی ئەوە دەبێتەوە. ئامانجی گرتنیان ئەرهابە لە بادینان حرەکەیەکی باشی خەڵک دروست بووە ئیتر بەو ئامانجەوە چۆن ئەردۆغان بەسای ملیتە کۆدە تاکە خەڵکی گرت هەدەپەی گرت بەنمونە کە هیچ دەوریانەوەکەنە بوو پارتی دیموکراتی کوردستانش بە هەڵێکی زێڕین دەزانێەوە بەوەی شیراتزێ سێزەرەوانە و بەشە چرە و چاراگوانە دیارانەی بادینانی دەستگیر کردووە و ئەمڕۆ خەبەر بە ئێمە گەشۆ بەداخەوە شێوانی ڕفێنرایە بۆ ئایا مەسیفە یان ئەوە تا دەستگای ئەمنی پاراستن ڕفاندویانە چارەنووسی نادیارە بەڵێ قادر وەکەوەی کە بەدوادا چۆنمان کردبێت ئەو یاسایی کە پارتی دیموکراتی کوردستان داش عێراق بڕیاری زیندانیکردنی ئەو هەژدە چالاکوانەی پێدەرکردووە کە یاسای 156 لە یاسای سزادانی عێراقیدا بە نووسراوێک یا بە بڕیارێکی پەرلەمانی هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردووە ئەو یاسایە مامەڵی پێناکرێ چۆن دەکرێت جۆرێک لە دژبەری هەبێ لە نێوانی ئەوەی کە هێزەکانی ئاساییش یا دادگا یاسایەک جێبەجێکن لەسەر چالاکوانان کە کاری پێناکرێ لە لایەکی دیکە شەوانەیە پارێزەران ناتوانن بە یاسایەکی دیکە کە لە جێی ئەوە یا بڵین ئەلتەرناتیڤی ئەو یاسایە دانراوە کە یاسای خۆپشاندانە مامەڵە لەگەڵ ئەو چالاکوانانەیە بکات. کاگاریان مێژووی پارتی پڕە لە کۆمیدیای سیاسی یعنی ئەوە نوێن نییە تۆ سیر کە کەمانی سید قادر هەبوو دوو بابەتی 30 ساڵ سزنیان کرد هەردووانێتی چوو گوتی دە سزنوەرە دەرێ بەبێق ئەوە یعنی سەرۆکی پەرلەمان دەرکرا وەزیری پێشمەرگە چەکدارێکی پارتی ئاودی دێگەلەی کرد یعنی چەندین جار پەرلەمانتار ڕێی لێ گیراوە کۆسڕە سوور جێگری بارزانی بوو تا ئێستا ئەمری ئەدامی هەیە 15 ساڵش جێگری بارزانی بوو و دەری ڕێیان لێگرت لە دێگەلا ئەوەش بەشەکە لەو مەهزەرەیە ینی تۆ پارتی هێزەکە هیچ پرەنسیبەکی دەوڵەتی تێدانی تۆ نازانیت چی لەگە بکەیت یاسایەک ڕۆژنوور ساوێز ئەلغای کردیتەوە کۆمەڵک خەڵک خۆپیشاندانیان کردێت چینە بەدەم سوپای تورک ئەوان تەقەیان لێ کردینە بەبێ یەک کەس بگیرێ دەکرێت ئەوان لێکۆڵینەوە بکرێتن کەچی هەستاون خەڵکێک بەنیەتی خۆپیشاندان مادەیەکیان لەسەر سەپاندووە کە هەمان ئەو مادەی پێشمەرگە دێتن گوایە وڵاتێک دەڕوخە وەختی لە هەشتاکانی باس ئەو چالاکوانە بەس نیەتی خۆپیشاندانیان هەبووە و ئەوانەی شیلاتزێ ئەو مادەیەش نەیانگرێتەوە لە بەرەوەی بەرامبەر سوپای تورکە خۆ بەرامبەر هێزی پارتی دیموکراتی کوردستان و دامەدەستگاکانی هەرێم نەبووە بەڵام مەهزەلەی پارتی و گاڵتەجاری بنەماڵی بارزانی کە هیچ سنوورێکیان نەهێشتەوە ئەوەی لێ دەرچوو ئەگەنا تۆ منطقە هەیە خەڵکێک داوای دەرکردنی سوپای فاشی تورک دەکات کە 20 شەهید دراوە لە 4 ساڵدا 837 جار ئەو منطقەیە تۆپباران بە چەک و بە تۆپ و بە ئەوە کراوە کەچی بچی بە مادەیەک بە خائینی نەتەوەییدا لە قەڵەم دەی لە کاتێکدا بوونی ئەو پایەگە هەژدە پایەگای سوپای تورکی خۆی بە خۆی خیانەت دەکات یعنی کۆمیدیایە کاک ئەریان تۆ هەموو وەزعی سیاسی کوردستان کۆمیدیایە بەڵێ بەرز قادر ئێوە وەک چالاکوانان لە ئەوروپایە زنجیرێک چالاکیتان ئەنجامدا یعنی لە وڵاتانی ئەڵمانیا لە بەلژیکا لە بەردەم پەرلەمانی ئەوروپادا لێرە لە وڵاتی سوید و لە چەندین ناوەندی تر پێشنیارتان یا داخوازیتان بۆ چالاکوانانی ناوخۆی کوردستان بەتایبەت چالاکوانانی باشووری کوردستان چییە بۆ ئەوەی کە ئیتر بتوانن دەنجی ئەو کەسانە من کە ئێساکە لە نێو زیندانەکاندان یعنی ئەمە داوا دەکەیت پارتی دیموکراتی کوردستان لە زمانی فەیسبوک ڕەخنەی میدیایی ناتوانێت ئەو خەڵکە دوێر و لە قوڵایی پارتی بە قوڵایی بادینان پێتێکەچێت بۆیە دەبێت فشارەکان دەولی بێت و ئاسی ناڕزایەتەکان بەرفراوان بێ و میدیاکان و حزبەکان بێنە دەنگ ئەمە خاڵک دوو ناوەندی نێودەوڵەتی ئێمە زۆر بە گرنگ وەربگرین کە ئێمە دەستمان پێکردووە ڕێکخراوی ئەمنستی هۆمەن ڕایت وۆچ پەرلەمانی بەریتانیا ئەڵمانیا سوید
ئەو وڵاتانە هەموو ئاگادار کرایتەوە بەدەیان کەسایەتی من ئەزانم کە ململانەی سیاسیان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانەیە لە عەرەبی لە عێراقی لە ئەوروپی کەوتونەتە خەت قونسڵخانەکانی ئەمریکا و فەڕەنسا ئەوانەوە ئێمە زانیاریمان هێدیدار لەگەڵ ئەوە دەکا ئێمە ئەبێ هەژمونێکی گەورە لەسەر پارتی فشارێکی گەورە لەسەر دروستکەین وە چالاکوانە و دۆسیێ بە ئەکتوێل وەگرن مەسەلەکە هەر ئەو هەژدە کەسە نییە کاکە ئەریا مەسەلەکە ئەوەیە پارتی دەیەوێ ئێرهاب ئۆپۆزیسیۆن لاواز بووە بێنێ لە تەفگەریاندا ئەمڕۆ کەتنە بادیناندایانەوێت تەسفیەی هێزە ئازادی خوازەکان لە باشوور بکەن ئەگەرنا منتقە خەڵکێک بەس نیەتی خۆپیشاندانی هەبووە ئەوە هیچ خۆپیشاندان نەکرد تو بچی بڕیاری لە سێدارەدانی لە بۆ دابنەی ئەو بڕیارەی کە دەیان پێشمەگەی پارتی دیموکراتی کوردستان سەدام گرتوی دوایانە خیانەتی چیان کردووە داوا دەکەن سوپای تورکیا لە خاچی کوردستان دەربستە دەرێ بە نەزەری پارتی دیموکراتی کوردستان ئەوەی دژی سوپای تورکیا بێ خاینی نیشتیمانیە ئەوەش گەورەترین ئابڕوچوونی سیاسیە بەڵێ بەڕێز قادر وەک دوایین پرسمانیەوە باسان لە دۆخی ئەمڕۆی شێروان شێروانی کرد کە زانیاری دوایین زانیاری لای ئێوە بوو کە شێروان شێروانی ڕفێنراو یا گوازراوەتەوە بۆ شوێنێکی دیکە بەڵام زانیاریەک لای ئێمە هەبوو کە لە دوو ڕۆژی ڕابردووە ئەو بریندارانی کە لە ڕۆژی 26 مانگا لە شیلاتزێ بریندار کرابوون لە نێو نەخۆشخانەکاندا هێزەکانی ئاسایشی پەدەکە چاوەڕێیان کردووە کە تا چارەسەری وەربگرێت و دواتر ئەوانە دەستگیر بکەن و بۆ لێکۆڵینەوە بیان بن بۆ نێو زیندان دوایین زانیاری ئەو کەسانی کە بریندارن یا چالاکوانانی تر لای ئێوە چی هەیە وەکو دوایین پرسیشمان بێ ئەمە دەمەوە بڵێت تا ئێستاش بەپێی ئەو زانیاریان بەدەست ئێمە دەگەشت دوێنێ کۆمەڵە خەڵکیانە شیراتزێ گرتووە خەڵکێکی زۆر هەراتبوو لە ناو شیراتزێ ئێستا کە شەوان دەگەڕێتەوە بۆیە داوا دەکەین ئەوانەی کە وێنەکانیان هەیە ڤیدیۆکانیان نەگەڕێنەوە پارتی میتی تورکی لە دوایانن بیانگرن ئەمە خاڵێک دوو پارتی شێروان شێروانی ڕفاندووە کە ئێمە چارەنووسی پارتی لە ئەستۆی پارتی دەزانین ئامانجیان ئەوێ تێشی بشتێنەوە کومەلا ئیسماعیل سوسەی بهێنە سەر تەلەڤیزیۆن ئەوەی پێ بکەن ئەو هێزە ئەمنیە ئەو ڕۆ بە تەنها شێروان شێروانی بردووە و ئەو بریندارانە پارتی سڵ لە هیچ ناکاتەوە ئەگەر هێزەشی نێودەوڵەتی ڕێکخراوەکان ئەوە نەبێتن ئێمە پێمان وایە ئەو هەژدە کەسە ژیانیان لە مەترسیە کێشە لەوەدایە کاک هاوڕێیان ینی لە ئێران لە دەوڵەتەکە دە هەموو دەوڵەت داژیکانە کاتی یەکێک دەگیرێ ئەمری ئێدامی دەدرێیان سزا دەدرێت ئیتر تۆ دڵنیایی بەس لە ژێر دەسەڵاتی پارتی هیچ ئەوە نییە کە سبەی ژەهر خوار دەکرێت بە ئەشکەنجەیەکی ئەوتر دەدرێ مادەکەی دەگۆڕێ ژیانی ئەو هەژدەی بەمانەی وشە لە خەتەردایە داوا دەکەین هەموو لایەک بێتە سەخت کێشەکە ئەو هەژدە کەسە نییە ئەگەنە دەیان کەسی کێشەکە ئەو پرۆسەیە کە مەسرور بارزانانی بەلێ بێتە دەسەڵات وەک محەممەد بن سەلمانی سعودیا دەستی بە ئەرهاب کردیا ئەوەی خاشفزی کە دەستی